چارەسەری بەشێک لە کێشەی زێوزاری جووتێرانی کەرکووک لە چاوەڕوانی دەست بەکاربوونی خولی پێنجەمی پەرلەمانی عێراقدایە. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک دەڵێت لە خولی چوارەمی پەرلەمانی عێراقدا هەنگاوی گەورەنراوە بۆ چارەسەری کێشەی زێوزارە کشتتوکاڵەکانی کەرکووک. دەشتێرکی خولی پێنجەمی پەرلەمانە هەنگاوەکانی خولی ڕابردوو تەواو بکات. لیژنەیەکی پەرلەمانی پێک هاتبوو بۆ چارەسەری کێشەی زەویزارە کشتتوکاڵەکانی کەرکووک لەلایەن خولی چوارەمی پەرلەمانی عێراقەوە. لەو خولەدا هەنگاوی گەورەنراوە بۆ چارەسەری کێشەی زەویزارە کشتتوکاڵەکانی کەرکووک. ئەوەی ماوەتەوە چەند بڕیارێکی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوەیە کە تا ئێستا کاری پێدەکرێت. ئەرکی خولی نوێی پەرلەمانی عێراقا بە پڕۆژە یاسایەک بڕیارەکانی بەعەس هەڵبوەشێننەوە تاوەکو خاوەنداری زەویەکان بۆ خاوەن مافەکان لە کەرکووک بگەڕێتەوە. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراقیش دەڵێت لە ڕێی دوو لیژنەوە چارەسەریان بووە کێشەی زەوزارە کشتتوکاڵەکانی کەرکووک داناوە. دەشتێرکی حکوومەتی عێراقا مەڵکدارێتی زەویەکان بۆ خاوەندارەکانی بگەڕێنێتەوە. ئەم کێشانە دیارە پەیوەندی بە جێبەجێکردنی مادەی 130ەوەیە کە پێشتر مادەی 58 بە دوایی لە ساڵی 2005 لە دەستورا جێگیر کراوە و لیژنەی مادەی 140 کۆمەڵی بڕیاری دەرکردووە. ینی ئەو بڕیارانەی کە دەرکراوە نەکراوەتە بواری تەنفیزکردنەوە. هەندێکی ئەنجومەنی وەزیران بڕیاری پێدەرکردووە اتفاقەکانە کە قەراری 29 ساڵی 2012 ئەوە هیچ کێشەیەکی نەماوە لەبەرەوەی ئەوە پێویستی بەوە نییە بگەڕێتەوە پەرلەمان و بۆی دەنگی لەسەر بدرێ. ئەوانە ئەوە جێبەجێ بکرا بەداخەوە تا ئێستا زۆربەی جێبەجێ نەکراوە. بەشێکی کەمی ئەتوانم بڵێم لە 130 کێشەکان پەیوەندی بەوە هەیە کە بێتە پەرلەمان و دەنگی لەسەر بگرێ بۆی ئەو قەرارانەی مەجلیسکەواتە سەورا کە کاتی خۆی هەبووە ئیلغاکرێتەوە. بۆ ئێمە لە دەورەی چوارەمی پەرلەماندا دوو جار لیزنە دروست کرا. لیزنەیەکیان لەلایەن حکوومەتەوە بوو لەلایەن ڕئیس وزەراوە بوو کە نوێنەری هەموو پێکاتەکانی کەرکووکتیا بوو. ئێمە تەوسیاتەکانماندایە حکوومەت بەداخەوە حکوومەت جێبەجێی نەکرد. من وای بۆ ئەچم حکوومەتی عێراق وەکو ئەو چۆن کە کەمتر خەمە لە جێبەجێکردنی مادەی 140 هەروە بە هەمان شێوە کەمتر خەمە لە جێبەجێکردنی ئەو لیزنانەی کە تەوسیەتی ئەدەرێت کە لیزنەکان خۆیاندایان ناوە بەڵام دوایی کار بە ئیشەکان ناکەن. لە سەردەمی ڕژێمی بەعەز زیاتر لە 1.2 ملیۆن زەوی کشتتوکاڵی لە پارێزگای کەرکووک داژی کراون. بەڕای چاودێران بوونی پەرلەمان و حکوومەتێکی کارا لە عێراق بۆ 4 ساڵی ئایندا دەتوانێت دەستەبەری چارەسەری کێشەی زەوزارە کشتتوکاڵەکانی کەرکووک بکات بە پێی مادەی 140 دەستور. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.